سڵاتان لەبێ ئەم کاتتان باش بە خۆشحاڵەوە لە بەرنمەیەکی دیکە لە کەلاری عزیزەوە هاتمەوەلاتان. کەلار هەمیشە چەند کەسانێکی ماندوو نەناس، چەند کەسانێکی دڵسۆز لە ڕووی مێژوو سەقافی ئەم شارەوە بوون و پێگەیان هەبووە. ئەمڕۆ هەوڵ دەدەم لەبارەی هەندێک وە با بڵێن زانیاری لەبارەی کەلار و ناوی کەلار و ئەو ژیانەی کە لە کەلاردا دەکرێت لە ڕووی پێکەوە ژیانەوە لەگەڵ مامۆستا مستەفا سەعید وەکو نووسەر و ڕووناکبیر قسە و باس لەم پرسە بکەم لەم بابەتە بکەم. وسازی بەڕێز سپاس بۆ بەڕێستان کە دەرگادا وەڵا کرد و بتوانین لەگەڵ بەڕێستا لە تەبیعەتێک و لە مێژووی ئەم شارە جوانە بگەین. زۆر سپاس بەخێر بێن. سپاس بۆ جەناب. ڕێز و سڵاوم هەیە بۆ تەواوی بینەری کەناڵەکەتان. زۆر سپاس. ئەگەر بپرسم ناوی کەلار لە چێوە هاتووە؟ کەلار ڕاو بۆچوونی جیاواز هەیە لەسەر ناوەکەی. هەندێک ئەڵێن لە کەلارەوە هاتووە. کەلارە لە زمانی کوردیدا و بە تایبەت لە ناوچەی گەرمیاندا بە معنای کەلاوە دێت. کەلاوە چونکە ئەم شوێنەی کە ئێستا کەلاری لەسەر بینانراوەوە بۆتە شارێکی گەورە، یعنی پاشماوە ئاساریەکان شوێنەوارەکان دەری ئەخەن کە ئێرە ناوچەیەکی دێرین بووە و تا ئێستاکە لە چەندین شوێنی ناو شاری کەلاردا شوێنەوار دۆزراوەتەوە. دیارە ئەوانەی ساڵەکانی نازانم، ئەوانەی کە دەبێت ئیتر لایەنی پەیوەندیدار کە شوێنەوارە کە مێژووە تحقیق لەو بابەتە بکەن. بەڵام ئێمە لە ساڵانی ڕابردوو تا ئێستاش بەردەوام کە هەڵکۆڵین دەکرێت لە ناو کەلاردا مەسەلەن بینایەک دروستەکرێت لە پڕ گۆزە و ئەو شتانە دەرئەکەون، بۆیە ئەشێ ئەو خەڵکە لێرە بوو بن و نەمابن و لە شوێن کەلاوەکانی ئەوان جارێکی تر کەلار دروست کرابێتەوە. بۆیە ئەمە بۆچوونێکە کە کەلار لە کەلاوەوە هاتووە. ناوچەی گەرمیان و بە تایبەتی کەلارەوە بە تایبەتی مەنتەقەی شاکەل بەناوبانگ بووە بە ئاسک و ئاسکی گەرمیان مەشهورە و ئێرە گوایە کەڵیارە کەڵیار، یعنی بە عەرەبی ئەبێتە موطن البعل، یعنی موطنی یعنی وڵاتی ئاسک. تێگەی هەندێک دەڵێن لە کەڵاتەوە هاتووە. کەڵات لە زمانی کوردیدا ئەو بە تایبەتی لە ناوچەی خانەقینە بە قەڵا ئەوترێت کەڵات. کەڵات یعنی ڕەنگە لە قەڵای شێروانەوە هاتبێت. ئەمانە بۆچوونن، یعنی کۆمەڵێک بۆچوون یان کەلارڕێ یعنی چەپەڕێ شوێنێکی لاتەریک. تێگەی ڕەنگە لەوە هاتبێت. یعنی ئەمانە بۆچوونن. مەسەلەن مامۆستا هەژار بۆچوونێکی هەیە، شێخ محەممەدی خاڵ بۆچوونێکی هەیە، مامۆستا جەمال بابان بۆچوونێکی هەیە، مامۆستا عەبدوڵڵا حەسەن قادر بۆچوونێکی هەیە، مامۆستا ئیبراهیم باجەڵان کە ئەمانە نووسەرن خەڵکی گەرمیانن، هەرێکی بۆچوونێکیان ئێوە هەموو بۆچوونەکانیش نزیکن لە ڕاستیوە. باشە ئەوساز ئەم بۆچوونانە هەند لەسەر کەلار، لەسەر ناوی کەلار کە بەڕێستان دەقیقانە و وردانە بۆی ڕۆشتن یا نووسەرەکان لە ڕابردوودا دەستیان خستۆتە سەری. دەکرێت بڵێن دەقیقتر لەم ناوانە کە ئێستا دەقیق بێ بۆ هاوڵاتیانی کەلار وەکو ناوی کەلار چه ناوێکە یا چ بە دوواداچوونێک؟ خۆی هیچ کام لە ئەمە بۆچوونە، هەموو بۆچوونەکانیش تقریبا نزیکن لە ڕاستیەوە. تاریخەکەی مێژوەکەی کامیان دێرینترە. بەڵام بەڕێی من ئەوەی کە من بەلامەوە جوان بێت ئەوەی مامۆستا جەمال بابانە کە ئەڵێ لە کەڵیارەوە هاتووە، ینی شوێنی ئاسک. کەلاوەکەیش جوانە، یعنی هەمووی بۆچوونەکانە. ئیتر ئەوەی مامۆستا هەژاریش ئەوەی مامۆستا هەژار وانە. بەڵێ ئەمانە هەمووی ڕێی و بۆچوون. یەکەم گەڕک کە لەم شارەدا بوونی هەبووە یا خۆی سەرەتای کەلار لە گوندێکەوە دەست پێەکە کە ناوی کەلاری کۆن بووە. ئێستا بۆتە گەڕکێک لە شاری کەلار. لە ناو جەرگەی شارایە؟ نانە، لە بینی ڕزگاری و کەلارایە کە ئێستاکە بۆتە ناو جەرگەی شار. ئەم کەلاری کۆنا لە نێوان ساڵانی 1800 بۆ 1866 لەلایەن بنەماڵەیەکەوە ئاوەدان کراتەوە، تەبعاً بە مبارەکە و بە ڕەزامەندی بەگزادەکانی جاف، کە ناوی بنەماڵەی عەباس جەلیلە. عەباس جەلیل لە هۆزی یان لە عەشیرەتی گێژە. ئەو کاتە گەرمیان و کوێستانیان کردووە لە نێوان بڵێن ناوچەکانی کەلار و گەرمیان و مەنتەقەی بڵێن شارە زوور و تا دەگاتە سنە.
کە هاتوونەتە ئێرە ئەم شوێنیان بەدڵ بووە عەجەبجا بووە وەکو دەڵێن ئیتر شوێنێکی دڵگیر و شوێنێک بۆ بەدڵیان بووە ماونەتەوە ئەگەر ماونەتەوە ئیتر ئەوانە بوونەتە یەکەم خێزان کە ئەم شوێنیان ئاوەدان کردو پاشەوە ئیتر بەگزادەکانی جاف لە ساڵی 1970 کورد بوون بابا کوردن بەشیرەتی گێژن تا ئێستاشنەوەیان ماوە کەواتە ڕەچەڵک و بنیادنەری ئەم شارە کورد بنیاد وانە باش ئێستا زۆر جار بۆچوونی جیاوازەیە یعنی زۆر جار لەلایەن عەرەبەکانەوە لەلایەن پێکاتەکانی ترەوە قسە لەسەر ڕایەکی تر دەکرێت دەگوترێت بەدل لە کوردەکانیش بوونیان هەبووە لەم شارەدا عەرەبەکان زیاتر شتیوانە بووە عەرەبەکان بۆ نمونە خۆیان بە برابەشی بۆ کەلار و خانەقین و کەلار جیاوازە لە خانەقین و جیاوازە کەلار جیاوازە ئێستا دەڵێن کەلار بە پایتەختی گەرمیان دەناسرێت بەڕێ کەلار شوێنەکەی استراتیژیە ئەگەر سەیری بکەی مەسەلەن 140 کیلۆمەترێک لە سلێمانیەوە دوورە و هەروەها ئەوەندەش یا شتێک زیاتر لە بەغاوە دوورە بۆ کەرکووکی شەمانشێت بۆ ئێرانیش لە مەرزی پەرێسخانەوە نزیکەی 35 بۆ 40 کیلۆمەتر ینی شوێنە استراتیژیەکەی وای کردووە کەلار فراوان بێ ئەمجا کەلار چەند تایبەتمەندیەکی هەیە یەکێ لەوانە شارێکی فلاتە یعنی هەڵدەگرێت تەختە چەند فراوان بێ هەڵ ئەگرێت چەند فراوان بێ هەڵ ئەگرێت یعنی ئەم کەلارە ئەگەر ئیبینی 20 ساڵ 25 ساڵ پێش ئێستا زۆر شارێکی بچکۆلە بوو بەڵام لە پڕا ینی زەوی گەشەی کرد باشە ئەم گەشە سەندەم بوو بە پرسیار لەلایەن چین و توێژەکانی کوردستانەوە بە تایبەتی بڵێم دەگوترێت کەلار ڕۆژ بە ڕۆژ گەشە دەکات یعنی ئەم گەشە سەندەکە ئەوەیە کە بەڕێستان ئاماژەی پێدەدەن ینی هاوسنووریە لەگەڵ هاوسنووری شوێنەکەی شوێنێکی زیاتر تیجاریە ینی ئەگەر سیر بکەیت ڕۆژانە ینی لە سلێمانیەوە بازرگان یەکرێ لەگەڵ کەلارە لە کەرکووکەوە لە ئێرانەوە تایبەتی ئەوەی مەرزی پەرێسخان زۆر تەئسیری هەبوو ئەو کەسەناوەن ئەوە پێت بڵێم ئەمجا کەلار حەز ئەەکەم بزانی ئومە نییە ینی کەلار وەکو ئەمریکایە لە هەموو شوێنەکە و خەڵکی بۆ هاتووە ینی ئەگەر ئێستا سیر خەڵکی کەلار بکەیت مەسەلەن عەرەبیتایە کوردیتایە فارس بۆی دێت تورکمانی بۆ دێت ئەجنەبی لێیە یعنی بۆ لەبەرەوەی کەلار هەر دروستبوونی کەلار خۆی دروستبینێکە لە غەیری کەلارەکانەوە دروست بوو هەرچەند ئێمە ئێستا خۆمان بە کەلاری ئەزان من خۆم خەڵکی بە ئەسڵ خەڵکی خانەقینم بەڵام من خۆم بە کەلاری ئەزانم و ئێمە کەلارمان باوەڕ بکات زۆر زۆر خۆش ئەوەیە یعنی من شعرێکیشم نووسیوە لەسەر ئەوە هەر حەزەکەم بیخوێنمەوە هەرچەند شعرەکە زۆر هین نییە یعنی زۆر ڕەبتی بە یەکەوە نییە کورد دەڵێ هەر چەپکی لەیاڵێک هێناوە باشە نووسیمە هەرگیز دینار بە تۆزی پێی دۆلار ناگا ڕێنماییش قەت بەهێزی بڕیار ناگا لە زستاندا هەزاران جۆر میوە هەیە کەچی هیچی بەتام و بۆی هەنار ناگا چەندە ڕزق و ڕۆزی و پارەکەت حرام بێ قەت بە ئەندازەی حرامی موچەی بندیوار ناگا لە دنیادا هەزاران شاری جوان هەیە لای من هیچ کامی بە جوانی کەلار ناگات الله جوانە ئەمە چی وای کردووە کە کەلار ئەوەندە شیرین بەلایجان ڕاستی کەلار هەر تەبیعەتێکی ڕاکێشەری هەیە جەزابی هەیە یعنی ئەوەی دێتە ناوی حەز ناکات یا دەرچێت باوەڕ بکە ئێمە زۆر گەڕاوین سەفەر و وڵاتان و ئەوانەمان بینیوە و دنیا و هەرچوینەتە هەرکوێ حەزمان کردو زوو بگەڕێنەوە کەلار ینی تایبەتمەندی خۆی هەیە باشە ماشەڵڵا کەلاریەکان میوان دۆستیشن ینی هەم خۆشون و هەم میوان دۆستیشن ئەوەی کە من ئەمڕۆ لەگەڵ کەلاریەکاندا بینیم ئەمەم تێدا بەدیکردن جا خۆشە کە ڕوو لە شارێک دەکەی ڕوو لە شوێنێک دەکەی خەڵکەکەی میوان دۆست بێ خەڵکەکەی خانە خوێ بێ خەڵکەکەی هەرچۆن هەیە ڕوویەکی گەشی هەبێ لەگەڵ تا ئەزانی جا ئەمە لەگەڵ کەلاریەکانە ئەمڕۆ بینی کاک دیلمان نە خەڵکی کەلار خەڵکی کوردستان هەمووی وایە خەڵکی کوردستانە هەر شارێک هەر هینێک لە کوردستانە هەمووی میوان دۆست و بەڕێز و ڕووخۆش وەکو خوێندنەوە چی وای کردووە کوردەکان ئاوا بیرکەنەوە خۆی کورد میلەتێکی دەستکراوەیە سەخیە میلەتێکە هەستەکەم زۆر حاقد نییە ڕق لە دڵ نییە میلەتێکی سادەیە میلەتێکە یعنی حەزی لە چاکەیە تەبەن زۆر هۆکار هەیە یەکێ لەوانە بەڕێی من دینداری دینداری بەڵێ پابەندبوون بە دینەوە بە ئاینەوە وای کردووە کە ئەم خەڵکی ئێمە خەڵکێکی چاک بێ میوان دۆست بێت ئیتر مەسەلەن تۆ سەیریکە
لە کوردستانە ئەو هەموو ئاین و ئاینزا هەیە خەڵک کێشەی نییە لەگەڵیا بێگومان نییە. ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی لە کەلاردا من ئەمڕۆ کە بینیم بەشێک لە کەلاریەکان ینی ئەوەی کە تێیدان کاکەیەکانە بەڵێ ینی کاکەیەکانیش بۆ خۆیان لە پێکاتەکانی دیکە و لە هاوڵاتەکانی دیکە ڕازین. کاکەیەکان یعنی بەڕاستی خەڵکێکی چاکن و خەڵکێکی باشن و ئێمە مێژووی ئەتوانم بڵێم 100 ساڵەمان هەیە لەگەڵ زیاتریش لە باپیرانمانەوە لەگەڵ کاکەیەکانە قەت ڕۆژێ لە ڕۆژان یعنی قسەیەک شتێک نەکراوە نەدڵی ئەوان عاجز بێنە ئەوانش قسەیەکیان کردووە بە تایبەت ئێستا ئێمە زۆر دۆستایەتیمان هەیە لەگەڵیانە ئەگەر کەسێکی کاکەی کۆچی دوایەکە هەمومان بەشداری پرسە و تەعزیە و سەرخۆشی و ڕۆیشتن و سەردان و ئەوانیان دەکەن و هاکەزە ئەوانش ینی ئەوان تەسەورکە لە جەژنانە دێن ینی لەگەڵ ئێمە وەکو ئێمە جەژن من ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی برایەتی و پێکەوە ژیانە ئەو لەسەر چ ئاینێکە و عقیدە و بیر و باوەڕی چۆنە ئەوە لای خۆی ئەمە باشە بەس بەدەل لەوەش وەکو بەڕێستان دەڵێن بەدەل لە عقیدە و بیر و باوەڕە جیاوازەکە کە هەیە ئەم سونیە و ئەو شێعەیە و ئەو کاکەیە و تاکۆتایی ئێمە هەمانە هەم شیعە زۆرە لە کەلارە سونە زۆرە هەم کاکەیەکان لە ڕەمەزاندا بە تایبەتی بەڵێ وەکو برا موسڵمانەکان ڕێز لە بیر و باوەڕی ئەمە وانە بەڵێ ئەمە گرنگە چەندین ساڵە ئێمە پێکەوەین کێشەیەک نەبووە لە نێوانی مسلمانێک و غیری مسلمانێک لێرە ڕەنگەشتی فەردی هەبوو نابێت تعبیر لە هەمووی ناکەن ناوە ڕاستە با باس لە ئەو کەسە ناودارانە بکەم کە لە کەلاردا بوونیان هەبووە لە ڕابردووتە کەسی ناودار و کەسانێک کە خەمخۆری کەلار بوون کێ بوون؟ خۆی کەلار من حەزەکەم ئاوا باسی بکەم بۆ باشە کۆمەڵێک خەڵک هەبوونەوە بەگزادەکانی جافەوانە بەڵام من حەز ناکەم ناوی هیچ کەسێک بێنم وەکو ناو بەڵام کەلار با لە 28 دوی ساڵی 1970 باسی کەم بوو باشە لە هەفتاوە لەو ڕۆژەدا کەلار لە 28 شوبات 1970 بێتە قەزا بە ئەمری سەرۆک کۆمار ینی بە ئەمری کۆماری ژمارە 137 باش ژمارەی ئەمریکا 137ەوە لە وەقاعی عێراقی ئەو کاتیشە بڵاو کراوەتەوە بڵێ بە ئیمزای سەرۆک کۆماری ئەو کاتی عێراق ئەحمەد حەسەن ئەلبەکر عێراق ئەبێت هەن کەلار ئەبێتە قەزا ئیتر لەو کاتەوە کەلار ئیداراتی تێدێت یەکەم قائمقام کە هاتۆتە کەلار و ئیداری دامەزراندووە ناوی جەلال بیلال بووە خەڵکی هەولێر بووە ئەم پیاوە پیاوێکی بەڕێز بووە لە ساڵی 91 بە حادیسەی سیارە لە بەغدا کۆچی دوبیانیەک زوو چووە بۆ نوێش بۆ مزگەوت سیارە لێداوە دوای دەڕۆژ کۆچی دوای کردووە ئیتر لەو کاتەوە کەلار وردەوە وردە گەشەکە هەتا ساڵی 75 یعنی 71 بۆ 75 لە 75 کە شۆڕشی ئەیلول ئەو وەزعی بەسەرا هات و نسکۆی شۆڕش ڕوویدا خەڵکێکی زۆر لەو بەری سیروانەوە چکو ئێمە ئەم بەری سیروانمان هەیە ئەو بەری سیروان ئەو بەری سیروان سەر بە دیالەیە ینی لە ڕووی ئیداریوە سەر بە پارێزگای دیالەیە هەتاکو دەگاتە منتەقەی شەمێران و دڵف و کۆکۆی و ئەوانە هەمووی بەرامبەر لەگەڵ ئێستا هەڵەبجە و خانەقین لە سنوورە دراوسێ ڕاست ئەگە پردێک هەبێ وەکو هاو بەشێکە ئیتر ئەو خەڵکە زۆری کە ڕۆیشتنە ئێرانەوە زۆریشیان نەچوونە ئێرانەوە هاتنە ئێرە هاتنە شاری کەلار ئەوە مەرحەلەیەک بوو بۆ گەورەبوونی شاری کەلار مەرحەلەی دووەم لە ساڵی 1970 ئەو خەڵکەی کە چوبوونە ئێرانەوە هەمووی تەرحیل کران بۆ جنوبی عێراق بۆ شارەکانی ئەلئەمبار یعنی ڕومادی حلە بابل بڵێن کەربەلا و ئەو شارانە لە ساڵی 1970 عێراق ڕێگەیدا کە کوردەکان بگەڕێن ئەگەر گەڕانەوە زۆر لەو خەڵکە هاتن لە شاری کەلار نیشتەجێ بوون بۆ شاری کەلار لەبەر ئەوەی زۆربەیان خەڵکی ناوچەی خانەقین بوون کەلاریش نزیک بوو لە خانەقینەوە ئیتر بۆ ڕایکردنی ئیش و کارە ئیدارەکانیان ئیشی معاملاتی داوائیر و ئەوانە هاتن لە شاری کەلارە نیشتەجێ بوو. جەنابی شتێکێک بوو لەوانە من دوای 2 ساڵ هاتین 2 ساڵ ئێمە لە سلێمانی ماینەوە دوای 2 ساڵ هاتینەوە من لە کۆتایی ساڵی 1970 هاتینەوە بۆ کەلار بە حادیسەیە ئیتر ئەمە مەرحەلەیەتر بوو لە مەرحەلەکانی گەورەبوونی کەلار مەرحەلەی سێم لە گەورەبوونی شاری کەلارە زۆر لاگرنگە مەرحەلەی سێم لە گەورەبوونی شاری کەلارە بریتی بوو لە شەڕی عێراق ئێران شەڕی عێراق ئێران خەڵکێکی زۆر لە ناوچەی خانەقین و
ئەو ئێستا پێڵێن ناوچە دابڕاوەکان ئامادە نەبوون بچنە خزمەتی سەربازی بۆیە هاتن لێرە خۆیانیان حەشاردا خۆیانیان سپارد و وەکو پەناگەی حکوومەتیش لەم منتەقانە لە بەرەوەی پێشمەرگەی لێبوو زۆر نەی ئەوێرە دەست ببا بۆ خەڵک وتی هەردانیشن و نەبنە پێشمەرگەش باشترە لەوەی قەینا نەبنە عەسکەریش بۆیە ئەوانەیش هاتن لێرە ئیشیان دەستکەوت کار دامەزران زەو ئاجیان کرد زۆر بەیان ژیانیان دروست کرد و لێرەمان قۆناغێکی تر لەو قۆناغانە ساڵی 1970 بوو کە پرۆسەی ئەنفال و دابەزاندنی گوندەکان خەڵکێکی زۆر دابەزین هاتن لە شاری کەلارە نیشتەجێ بوون و شاریان فراوانتر کردەوە قۆناغێکی تر لە قۆناغەکان ساڵی 2003 پاش ڕوخانی ڕژێمی سەدام حوسێن خەڵکێکی زۆر عەرەب ئاوارە بوون هاتن لە کەلار نیشتەجێ بوون ئەویش یعنی گرنگی خۆی هەبوو و هەیانە هەر ئێستاش ماوەتەوە لێرە و نەچۆتەوە و کەوتۆتە سەر کار و کاسبی خۆیە یعنی هەموو ئەم قۆناغانە وایان کرد کەلار لە گوندێکەوە یان لە شارێکی زۆر زۆر بچووکەوە ببێتە شارێکی زۆر بەڵێ ببێتە پایتەختی گێرە مؤهلاتیشی تایە یعنی کەلار ئێستا لە ڕووی مرۆیەوە لە ڕووی سەرچاوی مرۆیەوە ینی ئێمە ئێستا زانکۆی گەرمیانمان هەیە تا بەشی پزیشکیشی تایە باشە چەندین پەیمانگامان هەیە بە پەیمانگای حکومی و ئەهلیشەوە قوتابخانە گەلێکی زۆر زۆرمان هەیە ئامادەی یعنی من ئیحسای دقیقم لا نییە بەڵام ئەزانم زیاتر لە 670 هزار قوتابیمان هەیە لە پۆلی بڵێن سەرەتایی و ئینەوە بنەڕەتیەوە هەتا دەگاتە پۆلی 12 شاری جوانم کەلارە ماڵی دۆست و ناسیارە قەڵای بەرزی شێروانە ئێمە جوانەکەی شارە ئێمە بەرژینی خاکین دەم و دەست و دڵ پاکین ڕۆڵەی ڕۆژی تەنگانین لە مردنیش نەباکین کەرە پایتەختی جوانی گوفت و شیرین زوانی هەمیشە لە دڵاندای ئەتواری زیندگیانی کەرە شاری شارانە لانکەی بێت بۆ شێرانە ماریشە زیندانە جێ باوکو باپیرانە گەشە سەندنی کەلارەوە دەکات ڕۆژ بە ڕۆژ کەلار فراوانتر بێت و زانکۆ و پەیمانگا و ئەو مؤسسە پەروەردەییانە کە گرنگن بۆ ئایندە زیاتر پەرەپسێنن ئەو شتانە هەڵ ئەگرێ بۆ یەکیان دروست ئەکرێت جار ئێمە بازار و جادە و ئەگەر گەڕابن بە کەلارە ناو شاری کەلارێنی هەموو جادەکانی دووسایدن زۆر گوزاریشتان باشە خراپ نییە ئەو خزمەت گوزاریە باشەی کەلار بۆچی دەگەڕێت وەڵاهی خەڵکی کەلار خەڵکێکی هەستەکەم چالاکن بەتابەتی چالاکوانەکان خۆرن بۆ کەلار خۆرن قسە ئەکەن یعنی بەما ئۆستاز ینی زۆر جار دەگوترێت گەرمیانیەکان چاونەترسن بەڵێ و لە شۆڕشە یەک لە دوایەکەکاندا توانا و هێزی گەرمیانەکانمان بینیوە دەتەوێت ئەم بڵێیت ئەم توانا و هێزەی گەرمیانیەکان دەگەڕێتەوە بۆ ئەم دروستبوونێک کە بەڕێستان دەڵێن لە ڕابردوودا کەلار لە بریەوە بچووک بێتەوە لە بریەوە هۆگڵی خامۆش بکرێت کەلار پەرەی سندووە لە شوێنەکانی کەشەوە بەڵام هێستا لە ئاسموحی ئێمەدا نییەنەوەڵا چۆن هەرچەند خراپ ئێمە ئەمانەوە یانە حەزەکەی تۆ حەزەکەی شارەکەت مەسەلەن خەڵک ڕوویەکەوە جوان بێت یعنی پێشکەوتوو بێت بە تایبەتی لە ڕۆمەعنەوەکانەوە مەسەلەن زانکۆ زۆر پێشکەوتوو بێت یعنی ئەوانە ینی ئەوانە ژێرخانی ئابوورین بینای بەرز ژێرخانی ئابوورین نییە یعنی ئەوانە هەر بوو مەلەرزیە لایدا ئەکەوێت و ئەڕوخێوتەوە دروستکردنیشەوەی ئاسانە بەڵێ ئەمانە بەڵام ئەوانەی کەماندەگارن یعنی زۆر ئەمێنەوە ئەوە گرنگە یعنی باشە کەلار خراپ نییە هەڵ ئەگرێت ینی بە گوێرەی فراوانەکەی چەند کتێبخانەی تێدایە کەلار کتێبخانەی مەبەست ئەهلی بەڵێ ئێستا کتێبخانەی گشتی ئەزانم کتێبخانەی گشتیمان هەیە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتەکانیشی گەرمیانیشمان هەیە ئەوە کتێبخانە گشتی کەلاریشمان هەیە بەڵام
وەکو کتێبخانەی کتێبفرۆشی سێ کتێبخانەی تایە سێ کتێبخانە باشە کتێبخانەی گشتی کەلار لە جێ تموحی خوێنەران خوێنەوە خۆی ئێستا عمومەن خوێندنەوە هەر کەم بووتەوە یعنی خۆی خوێندنەوە پرۆسەیەکی خراپە کەم بووتەوە بەس هەر چۆن هەیە هەر پێویستە خۆی هەر لە دنیا داوایە ئەوە مەڕی تاریخی شوا بوو بە درێژایی مێژووش هەروە بووە یعنی ئەوە نییە بڵێ خوێنەر هەر کەم بووە تۆ سەیریکە یعنی وڵاتێکی وەکو ئێران جەمعیەتی 100 ملیۆن کەسە لەو 100 ملیۆنە کتێب چاپەکرێ مەسەرەن تیراژەکەی 2000 دانەیە هەر 2000یش هەر 5 نەفەریش کتێبێک ئەو یەکێ لەو کتێبانە بخوێنێتەوە 10,000 نەفەرەکە یعنی 10,000 نەفەر بۆ 100 ملیۆن قیاس نییە هیچ نییە ئەیتر ئەوە باشە بێم باسی زانکۆ و پەیمانگاکانمان کرد بە زانکۆ و پەیمانگاکان بۆ خان نابنە فاکتەری ئەوەی کە خوێنەر دروستکەن خۆی کۆمەڵی قەیران دروست بووە یعنی وا ئەکا خوێنەر نەخوێنێتەوە یەکێ لەوانە مەسئلەی نەبوونی دیدگایەکی ڕوونە بۆ خوێندنەوە بۆ نمونە ئێمە ئەبێ ئەگەر بمانەوێ ملەتەکەمان خوێنەوە بێت لە هەموو قوتابخانەیەکە کتێبخانەی دروستکەین کتێبی تێخین دامی بکەین مادی و معنەوی ئێستا ئەمەنی لە کوردستانیشانە لە کوردستانیشانە مەسەلەن قوتابخانەی دروستەکەن ئەوەندە پۆلە چیتایە هۆڵی وەرزشی تایە هۆڵی نازانم مختبەراتی تایە کافتریایەکی باش دروستکەن بەڵام کتێبخانەیەتیان یعنی کتێبخانە و خوێندنەوە نەبووتە کولتور لە وڵاتی ئێمەدا هاتنی ئەم فەیسبوک و مەسلەی ئەم دیجیتال میدیا وای کردەوە بەڕاستی خەڵک کەم حەزی هەیە لە خوێندنەوە ناشخوێنێتەوە بەس سق باشە وەکو بەدیلەکە بەس ئەوەنە بخوێنێتەوە یعنی پێت وایە بە پەرەسەندن و بە گەشە سەندنی و هاتنی دیجیتال میدیا ئێمە دەکرێت بڵین حەزمان لە کورتەنامەکان بوو نەکتێبە پڕبابەت و دانسخەکان خۆی هەر مەسلەی خوێندنەوە شتێکی نوخبەویە ینی شتێکات بەس نوخبە خەریکەتی وەکو چۆن هەر سیاسەکان خەریکین و عامەت شعب خەڵکی نیە خەریکی نییە ینی زۆر ڕۆدا لە کوردستانە خەڵکەر بەلایشیەوە مهم نییە لە عالەمیشە ڕۆدا خەڵکەر بەلایەوە مهم باشە چونکە خەڵک ئیش و کار و کاسبی و ژیان و زندگی بەلایەوە باشە لە لای مامۆستا مستەفا زۆر گرنگە ئەم خاڵە چەند جافێت هەیە ئێستا لە کتێبخانەکەدا کە پێشووتر لە ڕابردوودا کارت پێکردوون واللهی من بیرم کردەوە ئەو پێنووسانەی کە تەواوم کردووە لە نووسیندا هەمووی سۆفتن جافنی من چونکو هەر بە سۆفتە نووسم سۆفت نووسینی خۆشترە و ڕەنگی ئستانداردیش لە نووسینە نە ڕەنگی ڕەشە بۆ بە بەڵگەی چی بە بەڵگەیەوە هەرچی کتێبە هەرچی ڕۆژنامەیە هەرچی گۆڤارە بە ڕەنگی ڕەش چاپەکرێ ئیلا ئەو شوێنانەی نەبێت کە پێویستی بەڕوونکردنەوەیە بە ڕەنگێکی تر بۆیە ڕەنگی ڕەش ڕەنگێکیە زۆر ئەمێنێتەوە دەبێتە بەدیلی نە سوور ئەبێتە بەدیلی سوور بۆ هەڵەچن و بۆ دیاریکردنی هەڵەکانە بەڵێ جا من لە ساڵی 2007ەوە هەرچی ئەو پێنووسانم تەواو کردووە فڕێم نەدا بۆ لەبەر ئەوەی ئەم پێنووسی سۆفتە کە تۆ پێی ئەنووسی وەکو مرۆڤێکی زیندوو وایە چۆن ئێستا من و تۆ ڕحماتیادایە و هەناسە ئەدەین و قسە ئەەکەین ئەمیش توانای نووسینی هەیە ئەگەر تەواو بوو وەکو مرۆڤێکی مردووی لێدێ وەکو لاشەیەکی بێگیانی لێدێ ئەی تو لاشێ بێگیان چی لێ ئەەکەی فڕێ ئەدەی تا ئەچی بە جوانترین شێوە سن ئەی شۆی کفن پۆشی ئەەکەی و دوایەکی ئەسپەردەی خاکی ئەەکەی تۆ ئەمەش نابێ فڕە بدرێت یعنی ئەمە تۆ تا ڕۆژانێک لە نێو پەنجەکان تا بووە لەسەر دڵت دادناوە لەو گیرفانە تێگەی و ڕێزت گرتووە پارەت پێداوە پێویستت پێی بووە شتت پێی نووسیوە ئیتر شعرە ئەدەبە هونەرە مێژووە ئەیکەی قابلە ئەگەر ئەمە تەواو بوو تۆ فڕێ لێ لەسەر سریکەوان و زبڵخانەوەین قەڵام خۆی گەورە لە قورئانە سوێندی پێی خواردووە نون والقەلەم وما يسطرون نون والقەلەم وما يعني سوێنی بە قەڵەم خواردووە حتى ابن كثير لە تاریخەکەی الكامل في تاريخ ئەڵێ خۆی گەورەی یەکەم شتی دروست کرد قەڵەم بوو لە دوای قەڵەمەوە شتەکانی تری دروست کرد بۆیە ئێمە نابێ ڕێز لە قەڵەم نەگرین ئەگەر بەپڕی بێ ئەگەر بە بەتاڵی بەڵێ بۆیە من قەڵەمەکانم هەموو هەڵگرتووە تا ئێستا ئەمە فەلسەفەی جەنابتە بۆ قەڵێ جوانە بەس فەلسەفەکە قوڵە زانی یعنی شتێکی ئاسایی نییە بڵێ شتێک بووی هاکەزایی تێپەڕێنی خۆزگە هەموو
نووسەرەکان و کەسە خوێندەوار و ئەوەی کە لە ڕووی سەقافۆ ڕۆشنبیرەوە کار دەکەن و دەنووسن بۆ شێوەی جەنابتان بیران دەکردەوە و بەها و پیرۆزی ئەو قەڵەمەیان دەزانی کە لە ڕۆژانێکی سەختدا هاتووە بەهانایانەوە ئەوەی کە لە بیر و بۆچوونیاندا هەبووە توانیوانە بینووسن و بیان بە هاوڵاتیەکان و بیان بە تەواوی کۆمەڵگە خزمەتی کۆمەڵگەی پێ بکەنەوە. چەند کتێبت هەبوو لە ڕابردوودا کار لەسەر کرد بە تایبەتی بۆ خزمەتکردنی کەلار؟ بەڵێ من لە ساڵی 1970ەوە وەرگێڕانەکەم بەڵێ زیاتر دەست بۆ چۆن ڕۆیەکی ئێستا باسیەکەم بۆت لە شاری دەربەنی خان لە ماڵی هاوڕێیەک بووم ئێوارەکەی چوینە بازار گۆڤارێک لە لوبنان دەرئەچوو ئێستاش وا بزانم هەر دەرئەچێ ناوی ئەلجیلە کڕیم خوێنمەوە بابەتێکی تیا بوو سەرنجی ڕاکێشام ژمارە حەوت العەدەد 7 ژمارە هێنام وەرم گێڕا ئەو کاتە ناردم بۆ ڕۆژنامەی هاوکاری کە لە بەغدا دەرەچوو دوای حەوت مانگ ینی بزان چ ڕێکەوتێکە ژمارە حەوت دوای حەوت مانگ بڵاو بووەوە ئەگەر بڵاو بووە ساڵی 1970 بوو تاریخێکی یعنی شتەکان عەرەب بە ڕقم حەوتەڵێ ڕقم المەحظوظ یعنی ڕقمێکی زیێڕین ئیتر لەو کاتەوە هەستم کرد وەڵا ینی شتێکم تایە بتوانم وەرگێڕان بکەم دوای ئەوە هەندێک بابەتی ترم نار بۆ ڕۆژنامەی ئاسۆ و هاوکاری بڵاوکرایەوە ئیتر لە ساڵی 2005ەوە دەستم کرد بە کتێب وەرگێڕان تا ئێستا توانیومە 4 کتێب وەرگێڕم بەڵێ هەندێکیان مێژووین تایبەتن بە مەنهەجی زانکۆوە لە زانکۆکان ئاخوێندرێن وەکو مێژوو ئەوروپا لە سەدەکانی ناوەڕاستە شارستانیەتی ئەوروپا لە سەدەکانی ناوەڕاستە مێژووی ئەوروپا لە سەردەمی ڕێنیسانسەوە تاوەکو شۆڕشی فەڕەنسا مێژووی نوێی ویلایەتە گرتوەکانی ئەمریکاوە کۆمەڵێک کتێبە بانکی زانیاری و ئێستاشەوە هەر سەرقاڵ وەڵای ئێستاکە کەمتر لەبەرەوەی کێشەی چاوم هەیە ئێستا زیاتر خەریکی خەتاتیم یانی لە ماڵە خەتاتیش دەکەیت لەسەر مێزەکەت بینیم شتێکی بۆ شێوە هیوام لەش ساقی تا من حەزم دەکرد زیاتر لەگەڵ بەڕستا قسە و گفتوگۆ بکەم بەڵام کاتی بەرنامەکە هێندە بوو سپاس بۆ کاتە زێڕینێکی پێت بەخشین لەبارەی کەلار و ناوی کەلار و ئەو ناوەڕۆکەی لە کەلاردا هەیە لە دید و تێڕوانی جەنابتانەوە پێمان بگات دووبارە سپاس دەکەم. زۆر سپاس بەخێر. سپاس بۆ جەنابتان کۆتا قسەت دەبێت؟ سپاسدانەکەم هیوادار سەرکەوتوو بن و بەرنامەکەتان هەمیشە لە برەودا بێت. زۆر سپاس بۆ مامۆستا مستەفا سەعید وەکو نووسەر و ڕووناکبیر کە لەم بەرنامەدا لەگەڵمان بوون. سپاس بۆ ئێوەش بیسەران و بینارانی بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی هیوام تەندروست باشیتانە و کاتێکی خۆشتان بۆ دەخوازم خواتان لەگەڵ بێ.